خۆشەویستان و ئازیزان خۆشحاڵم جارێکی تر لە بەرنامەی پۆڵەکەم بە ئێوەی ئازیز و خۆشەوی شاد بووینەوە بۆ ئەوەی قسە بکەین لەسەر منداڵەکەت بۆ ژیان ئامادە بکە کە ئەم جارش لەگەڵ مامۆستا سۆزان سۆفی سەرپەرشتیاری پەروەردەی باخچەی منداڵان لە ئەڵقەی دووەم لەسەر چەند تەورێکی تری گرنگ تایبەت بە منداڵان قسە دەکەین. ئایا منداڵ چەندە نووسین و خوێندنەوە گرنگە بۆی و خوێندنەوە چ ڕۆڵێکی لە پێشکەوتنی منداڵ؟ بەخێر بێ مامۆستا. زۆر سپاسان دەکەم. بەخێر بێ سەرچاوان. با هەروەکو لە پێشووتریش باسم کرد با ئەم ئەڵقەیە ئەڵقەی دووەم زیاتر تەرخام بکەین بۆ ئەوەی کە لەسەر نووسین و خوێندنەوە قسە بکەین. چەندە ڕۆڵ و کاریگەریە لەسەر منداڵ؟ خۆی دەزانین هەمومان کە خوێندنەوە دەکرێت ناوی لێ بنین چاومانە. ئەگەر ئەوەی نەخوێنیتەوە بە شێوەیەک لە شێوەکان نابینایە، بە شێوەیەک لە شێوەکان دەتانین برێن نابینایە. کەواتە کلیلی هەموو زانیاریەکان خوێندنەوەیە. ئەو منداڵێک کە بە خوێندنەوە ئاشنا دەبی زانستەکان و بیرکاری و ئەو بابەتانەی لە دوایوی کۆمەڵایەتی و هەمووی بەلاوە ئاسان دەبی، چکە سەرچاوەکە خوێندنەوەیە. کە نەتانی بخوێنیتەوە نازانی مەسەلە بیرکاریەکە چی لێ دەوێ، نازانی کۆمەڵایەتێکە چییە، یان ئەگەر بە زەحمەت خوێندیەوە دیسان بەلایەوە قورس دەبیتن معلوماتەکان ئیستیعاب بکاتن. یعنی ئەوانە هەمووی کلیلەکە لە چێندەرە لە فێربوونی خوێندنەوە. بەڵێ چێ ڕۆڵی هەیە بۆ ئەوەی منداڵ ئارەزوی خوێندنەوەی لەلا دروست بێ؟ بەدڵنیایی لە سەرەتا دایک و باوکەکە ئێنجەکە دێتە باخچە یان قوتابخانە مامۆستایەکانی ئەوانە هەمووی ڕۆڵیان هەیە لە هەمان کاتشدا پاڵنەرەکەی ناقی خۆی خودی منداڵەکە. بەڵێ کەواتە خوێندنەوە ڕۆڵی هەیە بۆ بەرەو پێشبردننی منداڵ. بەتەکید گومانشی تێدانێت دایک و باوک پێیان خۆشە منداڵەکانیان بەرەو پێش بچن. بەتەکید دەبێ هەنگاوی سەرەکی بنێن لە قۆناغی 4 ساڵی 5 ساڵی خوێندنەوەیان لەلا خۆشەویست بکەن. ئەنجەواستا ئەمە لە 4 ساڵ و 5 ساڵی دێنە پێشتر. ئەمە ئێستا ئەو بەرنامەیە لە بەردەستمانە لە 3 مانگەوە خەریکی خوێندنەوەینە لەگەر مندارە. چۆن؟ تاوان ڕەنگە ئێستا بەلامانەوە سەیر بیکو منداڵێکی 3 مانگی دەتوانی خوێندنەوە بکە. ئەمە لە ئەمە هەر پرسیارێک خۆم بوو لە چ قۆناغێک باشە کە منداڵ پەیوەست بە خوێندنەوە بکرێت؟ ئەمە لە پێشوو باسم کرد 0 لە بۆ 5 بناغەکەی و ماوەی هەستیارە لە بۆ هەموو بناغەدانانی هەموو زانیاریەکانی یان قۆناغەکانی داهاتووی ژیانی. لە 0ەوە ئیش لەگەر هەستەوەرەکانی دەکەین. ئەمە هەر پێنجی لە ڕووی تام و بیستن و بینین و بەرکەوتن و هەست پێکردن دەست لێدانەکەش هەموو ئەو ئیشانەی لەگە دەکرێت. دوایە چاوی هەندانی چاوی هەیە لە سەرەتاوە ئیشی لەگە دەکەین وی لێ دێ هەتا دەگاتە تەمەنی 3 مانگی ئەو منداڵە بینایی چاوی تەحفیز بوو ببەتەواوەتی بتانی ببینی. ئەو جە لێرە بتاقات ئەمە ئیش پێ دەکەین. ئەو بتاقاتانە بە ڕەش و سپیەوە سەرەتا تەوان منداڵ ڕەنجی دیکە نبینیتەوە لە لای هەمووان ئاشکرایە. ڕەش و سپی بتاقات ئیشی لەگە دەکەین بە تەکنیکێکی تایبەت یان بە بەرنامەی تایبەت بە ڕێگەی تایبەت. ئەو بتاقانە عەرزی مندارەکەی دەکرێت پیشانی دەدرێ لە سەرەتا داوێنن ڕەش و سپی ئەنج دوایە وردە وردە ڕەنجی تێدەکرێت سۆر و زەردوشین و ئیتر دەکەتە ناوێ هەتاوەکو تەواوی ڕەنگەکانیش دەناسی دوایە دێنە سەر وشەکاری وشەی پێر دەکەین دوایە دووشە و دوای سێوشە و وەی لێ دێ بە گوێرەی منداڵێک لە منداڵێکی جیاوازە تەبان وەی لێ دێ و مندارە تا دەگاتە قۆناغی ساڵە وەقتی هەندەچیان دەتانی بخوێنیتەوە کەلیمات دەتان دوو کەلیماتیش بخوێنیتەوە تا دەگاتە 4 ساڵیەوە هەنگاو خوێندنەوەی منداڵ بۆ جاکردنەوەی ڕەنگەکانە. بەتەکید حتا لە بیرکاری زۆر شت هەیە لێرە ناکرێ پێویستە ئەو شتانە لە پێشەوە بکرێ ئەو جەبێنە ژمارە و ڕەنووسی ژمارەکان کەمیاتە مەسەلەن پێش کەمیات یعنی چەندێتێکش دەبی جارێ کۆمەڵێک کەرەسەی مۆنتیسۆریمان هەیە ئیش لەگەر مندار دەکە بەس ئامادەی دەکاتە دەیهێنێ ناو ژمارە و چەندێتی بەڵام لە بابەتی دۆمان نەشتەکە جیاوازە لە لێری دوور درێژی دەوێت ئەو بابەتە بەر مهم یعنی لە خوێندنەوەشە ئامادەکاریت دەوێت لۆ بەهێزکردنی چاوی تا بتانی زوو شتەکان بناسیتەوە بە خێرایی وەری بگری و بیناسیتەوە ئەو ئامادەکاریانی لۆ دەکرێت ئەو زەدێنە ناو خوێندنەوە بەڵام ئەمە منداڵی 3 مانجی لە پیتەوە دەست پێ ناکەین لەگەر ئەو شە دەست پێ دەکەین. چۆن ئەم ئارەزووە لە ناخی منداڵان بچەسپێنین لە ناخەوە حەز و خولیای خوێندنەوەیان هەبی؟ پرسیارێکی زۆر جوانە بەس مامۆستا با پێشوی ئەو وەڵامی بدەمەوە.
گرنگە زۆر گرنگە داک و باب مامۆستاش بە فەلسەفەی پەروەردە بزانن یان بە ڕێگاکانی مامەڵەکردن لەگەر منداران بزانن پێش ئەوەی کەرەسەکانی فێرکاری لەگەریان بەکاربهێنن. هەر جارێ باسی ئەوم کردێ و دێشیرێمەوە لێرەش لە ئینتەرنێت دەتوانی ئەنواع چالاکی دەربهێنی و کەرەسەی فێرکاریش لە بازاری ئێستا زۆرە دەتانێ بکڕێوانەی یان دەتانی دروستیکەی بەڵام کو ئیش بەو کەرەسانە دەکەی لەگەر مندارەکە بتانی ناخێهان بدەیت ئەوەی گرنگە کە داک و بابەکە یان مامۆستایەکە پێویستە فێری ببیتن. هاندەرەکە زیاتر لە ناوەوەیە یعنی بە کورتی و پوختەکەی نمونەکەلوە دەینەوە کە مندارەکە ئینجازێک دەکا ئیشێکی باش دەکا ئەمە بەردەوام ئافیا دەستخۆش هەر بژیت سەپلەی لۆ لێ دەدەین و کۆمەڵەکشیدی لێ دێ هاندانەکە لە دەرێوە دێ ئەگەر ئەو هاندانەی دەرێ لێ بڕا هەز دەکاتن کەس نایبینی نایە پێویست ناکا بیکە بەڵام کە هاندانێکە لە ناخی خۆیەتی خۆی کەیفی بەداهاتەکەی لە ماڵێش بە هەمان شێوە بەڵێ بەڵێ ینی لۆ نمونە خەتێکی دەچێشی دەکرێت دەستت خۆش بی بەس دەکرێت برێم لە جیاتیەوەی برم ئەی ئافرێم ئەی بلیمەت ئەی وات کرد ئەی وات کرد نا دەرێم ئافرێم دەست خۆش بی بەس دەتانی ئیشی باشتر بکەی یعنی هاان دەدەم شتی باشتر بکاتن بەو شێوێ ئیتر وەی لێ دێەوە مندارە لە ناخیەوە هەتا ئەگەر بێت و دەوروبەریشت نەزانن پێ نەزانن دەزانن نەتو چ دەکەی تەوان هەر تاکێک لێرە دەزانین کەفاعەکەی بای چەندیە هەتا ئەگە دەوروبەریش هانیان نەدا و پێیان نەگۆ دەستت خۆش بشتەچی جیاوازت پێ و تاچی وای ئەو لە خۆی لە ناخی خۆیەوە دەزانی بەردەوام دەبی چاوەڕێەوەی ناکە کەسێک پێی برێ وڵات و ئیشی باشت کردیا پێی خۆشە تەبان خۆشە بەڵام ئەگەر نەشبی لەبەروی لە ناخەوە هاندانەکەی هەیە ئیتر ئەو بەردەوام دەبی لەسەر بەخشینەکەی لەسەر داهێنانەکەی لەسەر فێربوونەکەی ئەجە هەرچی ئەتو ناوی لێدەن. باسی نووسینت کرد زۆر جار منداڵ لە نووسیندا گرفتی هەیە تەنانەت دوای لێ دێ کە دایک و باوکی لە جیاتی ئەو ئەم ئەرکەی کە پێی سپێردراوە لە ماڵەوە بۆزی بەجێ بکەن ئایا چارەسەری ئەم گرفتە چۆنە؟ ئەوە ژێک لە کێشەکانی منداڵەکانە هۆکاری سەرەکی ئەوەی کە داک و بابەکەیش لە بۆ مندارەکەی دەکەن یەکەمێن عاتیفەیە سۆزیان لە بۆی دەجولێ کە ئەنەما مندارەکە دەگریا و دەرێ نازان و ناتانم لە جیاتی ئیشەکەی دەکەن و دیسان سەرچاوەکەی ماوەسا سەرچاوەکە دەگەڕێتەوە ئەوەی کە لێ نەگەڕایی مندارەکەت لە سەرەتاوە خۆی بەڕێوە ببە هەر ئەتوو بەڕێوەت بردێ بووی تێ دەستی بووی تێ بڕیاردەری بووی تێ زمانی بووی تێ جێیەکانی کە دەبیستی بووی تێ عقلی کە بیری پێدەکاتەوە مەجای مندارەکەی نادەی لۆ خۆی ئەو شتانە بکاتن ئالێرەدا داکەکە دێ لە بۆی دەنووسیتەوە زەرەرەی گەورەتری لێ دەداتن طبعا نووسینیش ئامادەکاری هەیە ئەو ئامادەکاری کە لە پێشی کتێبەکان دەیبینن یەک لاپەڕە بە خەتێکی ڕاست و خەتێکی پێچاو پێچ و یان دائیرە بازنەوشتی وەها کرایە ئەوە کفایەت نییە بەس نییە لە بۆ ئامادەکردنی منداڵ لە خوێنەوە چەندین چالاکی و ئیش هەیە دەبی بکرێ ئەو جادەیە سەرنووسین و قەڵەمگرتن و ئەو بابەتانە و لە هەمووشی سیرتر و کە سەر سوڕهێنەرتر مندارێک 4 سار لە مارێ ئهمال کرایە داک و بابەکە ئهمالیان کردیا دەستی ڕق بووە ماسوولکەکانی نەرم نەکرایە لە بۆ قەڵەمێ دەیهێنە ڕەوزەی بە مانگە شتێری مامۆستا لۆ ناتانی بنووسی لۆ ناتانی کەواتە ئەمەش پەیوەستە بە قۆناغی سفرەوە بۆ 3 ساڵی یاخود بۆ 5 ساڵی ئەمەش ئەگەر بێت و نەتوانی بنووسی کە باز دەکەی گرفتەکەی لێ سەرچاوەکەی لە 0 لۆ 5 هەموو سەرچاوەکە ئەوەیە تەبەشای ئەو مندارانەی کە دێنە ڕەوزەی ئەگەر یەک ساریش ڕەوزەی ببێنن ینی لە تەمەنی 5 ساڵیش دەیانێرن لەگەر ئەوانەی کە لە 6 ساڵی دەستنە مەکتەبێ چەند فەرقیان هەیە ئەرز و ئاسمان بینیانە ئەدی ئەگەرێت و 5 ساریشی لەگەر بکەی و ئەو جا بێتە قۆناغی دی بە تاکێدی ئارز و ئاسمانەکی دیکەش بینیان هەیە ئەوانەی کە دەنووسن بەڵام بە ناڕێکی دەنووسن بە گەورەی دەنووسن ئەمە بۆ منداڵ ئاساییە یاخود دەکرێت چارەسەر بکرێ زۆر ئاساییە حتا ئەگەر بە سەرۆژێری دەنووسی ڕووی لەو لای دەکا یان هەر کۆچ یەک پیتی لە یەک پەڕی دەنووسی هیچ کێشەیەک نییە گەورەترین هەڵەی داک و بابان ئەوەیە کە دەستی مندارەکەی دەگری لە بۆ نووسینە گەورەترین هەڵی پەروەردەی ئەوەیە کە دەستی دەگری لە بۆ نووسینێ ئللا دەبێت لۆ خۆی ئەو پەیوەندەی لە نێوان مێشکی و چاوی و دەستی هەیە لۆ خۆی ئەو تەرکیز دەتوانی بەس دەبێت فرسەتی زۆری بدێ بەردەستی ینی لە سەفەکی 30 منداری لەیە لە ڕەوزەکی باورن بەزارە باسی مەکتەبێ هەر ناکەم باسی ڕەوزەکەی دەکەم 30 منداری لەیە خۆشمان لە قۆناغی سەرەتایی هێشتا بە تەکید لە ڕەوزەکی 30 منداری لەیە
مندارێکیان زیاتر مەجای درایتە دەستی بەکاربهێنی لە مارە یان لە باخچەکە زۆر بە ئاسانی دەتوانی و بەڕێکی لەسەر خەتەکان ڕەنگە بنووسی بەس مندارێکیان ئیشی لەگە نەکرایە جارێ ناتوانێت ئەو زەبتە بکە لە بینی مێشکی و چاوی و حرەکەی دەستی دەی دەری لۆ ئەوە نازانیتەنە ها ئەوەیان کووە مقارنەی دەکات بە ئەوێ دیکە ئەوە کێشەی زۆر زۆر گەورە لە ئەو مندارێتی دروست دەکات ئینجا ئەو منداری کە ناتوانانی بنووسی پێویستە زۆرترین بواری لۆ بڕەخسێندرێ بەڕاهێنانی ماسوولکەکانی دەستی لۆش نەرمکردنەوە و دواتریش خستنە بەردەستی ئەو حەبەجێری حەزی خۆی پەڕی بدرێتە بەردەستی ئجا خراپ دەنووسی ناشرین دەنووسی لۆمە خراپە و ناشرنە بەس لە بۆ مندارەکەی نە ئەو پێی وایە شتێکی بە ئەنجام گەیاندیە کەواتە تەسجێ ئەی دەکەم و زیاتر بواری لۆ دەرەخسێنم بە تەکیدی فێر دەبی بەس پەلەی لێمەکە و مێشتێنەوە و سترێسی مەخەسەرێ هەموو شتێک باش دەبی بەڵێ با ئەمە بکەمە کۆتا پرسیار ئێوە نمونەتان هەیە لە نێوان ئەو قوتابیانەی یاخود ئەو منداڵانەی کە پێشتر لەلایەن دایک و باوکی و ئامادەکارێکی باشی بۆ کرایە لەم قۆناغی کە لە ئەڵلقەی ڕابردوو باسمان کرد لە قۆناغی 0 بۆ 3 یاخود بۆ 5 ساڵی گرنگی پێدرابی وای لێکرابی ڕەنگەکان جیاب بکاتەوە وای لێکرابی فێرکرابی لەسەر خوێندنەوە لەگەڵ ئەو منداڵانەی کە فەرامۆش کرایە نمونەی واتانەیە فیدباکەکەی چۆن بووە ماوەسا بە دڵنیاییەوە وەک تازە ئاماژەم پێکرد ئەما وەکو شتێکی گشتی کە لە کوردستان ئیشی لەسەر دەکرێت ئەگەر بێت و تێبینی ئەو مندارانە بکەین کە لە باخچەیەوە دەچنە مەکتەبێ فەرقی زۆرە ئەو منداری 4 ساڵ و 5 ساڵ لە باخچەیە فەرقی زۆرە لەگەر ئەوەی کە 1 ساڵ دەچیتن ئەوە هەمووی دەوری هەیە بەڵام بابەتی کە ئەمن ئێستا باسی لێوە دەکەم کە لە تەمەنی سێمانجیەوە مندار خوێندنەوە و ئەو شتانەی لەگە دەکرێت فعلەن ئامەل لەگەر مندارەکانی خۆمان ئیشمان کردیە لەگەنەوەکەی خۆم ئیشم کردی و لە فەیسبووکی خۆم و خۆمزانام لە ئەنستای کەشم تازار چەندە هاتیمە ناوانستە ئەوشمدان بەزاندیە کە منداڵەکەمان سارەک و 7 مانگەل و 2 ساڵی دەتوانی بخوێنیتەوە دەتوانین بخوێنیتەوە بەڵێ کەواتە بۆ خەڵکی تریش ئاسایی ئەگەر بێتم ئەم تاقیکردنەوەی بکە بە هەمان شێوە ئەوانیش منداڵەکانیان لەو تەمەنە یاخود تەمەنی 2 ساڵی دەتوان بخوێنەوە بە دڵنیاییەوە ئەمە ئێستا لۆ لەسەر خۆمان تەطبیقم کرد وەبێ بزانم ئەو ئیشە سەردەگری یان ناگری یعنی ئایا ڕاست وەلەو ڕاستە بەس ئایا ئەم دەزانم ئەو ئیشەی بکەم یان نا ئایا هەتا چەند لێ فێر بوویمە کە دیتم نەتیجەی هەیە لەسەر مندارێکی خۆمان ئێستا هەوڵ دەدەین جگە لەوەی کە لە باخچە تایبەتەکە کە سەرپەرشتەکەم ئەوەی کە داک و بابیشە لە ڕێی خول بیان هینی ناو مۆزوع ئەوان فێر ببن ئیش لەگە منداری خۆیان بکە کە حەزانە و مەکتب و ڕەوزە بەتەنیا خۆی سەرەتا وا باشە ئەوان زانیاریان هەبێ بەتەکید ئەم ئەو زانیارێ دەدەینە داک و بابەکان ئەوان بێن فێر ببن ئەو ئیش لەگەر منداری خۆی دەکا و لە هەمان کاتیشدا جگە لە چالاکیەکانی کە ئیش پێ دەکەم کەرەسەکان ئەو ڕێگایی کە تەعامل لەگەر مندارەکەی دەکا بەبێ ئەوەی سترێسی بخاتە سەرەوە ئازادیەکی سنووردار ئاگایان لێبێ و خەڵکە کە باسی ئازادی دەکەن فکریان لە ئەولا دەڕوە نامە بە بەسمانەوە نییە منداڵ ئازاد بکرێ لە بژاردەشتە باشەکانی کە لە بەردەستێتی و باش و خراپ لە یەکتری جیا بکاتەوە و لە هەمان کاتیشدا ئازاد بکرێ لە سەرەتا لە 0 لە 5 ساڵی ئازاد بکرێ هەڵە بکات و لە هەڵی خۆی فێربی باشترە لەوەی کە گەورە دەبی هەڵە بکاو لە هەڵی خۆی یان فێربی یان سزا بدرێت زۆر سپاس دەکەن بۆ ئامادەبوون بەخێر سەرچاوان خۆشەویستان و ئازیزانی تەلەڤیزیۆنی پەروەردەیی لێرەدا هاتینە کۆتایی ئەڵلقەی دووەم منداڵەکەت بۆ ژیان ئامادە بکەن لە بەرنامەی پۆڵەکەم و هەروە دەتوانن بینەرمان بن لە هەردوو پێیجی تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەولێر هەروە ڕادیۆی پەروەردەیی وەزارەتی پەروەردە لە ئینستاگرام لە تیکتۆک بینەری تەواوی هەموو بەرنامانە بن کە لە تەلەڤیزیۆنی پەروەردە و ڕادیۆی پەروەردە پێشکەش دەکرێت تا ئەڵلقەیەکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ